ئەسباب زۆرە یەکێک لەو سەبەبانە سەبەبی اقتصادیە بەڕاستی سەبەبی اقتصادی زۆر ئێستا تەسیری لەوە کردێت تونند و تیژی زۆر بێ کۆر لە ماڵەوە کە خەڵک بێ پارەیە تونند و تیژی بەرامبەر یەکتری دەکەن ئەوە یەک لە سەبەبەکانە سەبەبی دووەمیش نەبوونی خەدەمات وەکو کارەبا و ئەو هەموو دەفتە هۆی تونند و تیژی نەبوونی سەقافەی وعی سەقافیش زۆر پێویستە ڕێکخراوەکان ئیش لەسەرەوە بکەن حملاتی تەوعیە زیاد بکەن لە ناو خەڵکی بەسیط نەک هەر لە ناو خەڵکی ڕۆشنبیرەوە کە لە بابەتەکە دەزانن لە ناو کۆڵانەکان لە گەڕەکەگان لە مەکتەبەکان لەو شوێنانەی کە خەڵک زانیاری نییە لەسەر تونند و تیژی هەرچەندە ڕێکخراوەکان لە بەشێک لە گەڕەکەکان ئیش دەکەن زۆر ڕێکخراو هەیە باسی تونند و تیژی دەکەن و دیفاع لەو ژنانە دەکەن کە ڕۆبەڕووی تونند و تیژی دەبن بەڵام دەبی مادەی تونند و تیژی لە مەکتەبەکان بخوێندرێ ئەوە پێشنیاری منە یعنی مەفروضە لە هەل ابتدائیەوە حتاکو و ئەعدادیش وەکو مادەیەک بخوێندرێ خەڵک بزانی یاساگان چۆن ڕوو بکات لە یاسا کاتێک تووشی حاڵەتێکی تونند و تیژی دەبی دۆخی ڕێکخراوەکان لەسەر ئەوە بەندە کە ئایا چەند لەلایەن حکوومەتەوە پشگیری دەکرێت هەروەها لەلایەن ڕێکخراو بەتایبەت ڕێکخراو لۆکەڵەکان لەلایەن ڕێکخراو جیهانیەکانەوە پشگیری دەکرێت بەو فەند تو ئەگەر فەندێکی باشت هەبێ و فەندێکی باشت پشگیری بکرێت دەتوانی کار و کارگوزاری زۆر باش ئەنی پێشکەش بە ئافرەت بکەیت بەڵام ئەگەر لەلایەن حکوومەتەوە لەلایەن دامودەستگاکانی حکوومەتەوە هاوکاری نەکرێت جا بە مادی بێ جا بە معنەوی بێ تو ناتوانانی ئیشەکان پەرە پێ بدەیت ئێمە نیەتمان کارکردنە بەڕاستی بێگومان کە ساڵی نوێ دێت ئەو ساڵی ڕابردوو سەیری کارەکانی ساڵی ڕابردوو دەکەی هەروەها سەیری ئەنجامی کارەکانی ساڵی ڕابردوو دەکەی سەری ئەوە دەکەی کە ساڵی داهاتوو ئەو کارانێک کە دەبواە ئەنجام درراوە ئەنجام بدرایە بۆ پێ نەکراوە ئەنجامی بدەین ساڵی داهاتوو ئەنجامی بدەین زۆر توانیتیژی هەیە کە ئەنجام دەدرێ بەرامبەر ئافرەت هە لە ناو خێزاندا نییە لە شوێنی ئیشکردنا لە شوێنی کەیە ینی حتا باوەڕ بکە لە شوێنی حتا توانیتیژی بەرامبەر ئافرەت دەکرێت لە کاتی سیاقە ینی ئەو کەمترین نمونەیە کە باز دەکرێت ئەوانە کە باز ناکرێت ینی کۆمەلگاوا وشیار بکرێتەوە ئافرەت هەر لە ناو خێزان توانیتیژی لەگەر ناکرێت زۆر شوێن توانیتیژی لەگەڵ دەکرێت بەڕاستی ینی ئەگەر بگەڕێنەوە ئێمە باسی دۆخی ژنان بکەین بەڕاستی ینی ئەم ساڵ کە 2021 کە ژن ئەزانێ ئێستا مافی خۆی چییە حەقی خۆی چییە یعنی بەرەو دادگاکانیە بەرەو شکادیە بەرەو ئەنفی ئوسەریەکانیە ئەو بنکانەی کە هەمانە لە سلێمانی ئەو بنکانەی کە هەمانە لە هەولێر بەڕاستی بۆی ئێستا ئێمە ئەبینی ڕێژەکە زۆر بۆ لەوانێت تۆ لە ساڵەکانی پێشووتریشە تونند و تیژی هەر هەبوو بێ یعنی بەڵام ژن ئەو بوێرەی نەبووە بێت شکاتکە بەڕاستی بێت سکاڵاکەی بەرزکاتەوە بەڵام ئێستا لەخوا بەزیا بێژن ئێستا ئەوەی بەرامبەری ئەکرێ یعنی ئەزانێ ئەوە ناحەقیە بەرامبەری ئەکرێ بۆیە یەتە دادگاکان بۆی ڕێژەکان بەرز بۆتەوە جا بەڕاستی ڕۆتینیاتی داواش زۆری پێچێ بەداخەوە یعنی بۆیە کێشەکان زۆر زیاتر زەقە بنەوە ئێمە داوایەک بە چەند جەلسەیەک تەواو نابێ لە ساڵێکا تەواو نابێ بەڕاستی ئێمە داوای جابوونەوەمان هەیە لە 2009 خەریکی تا ئێستا تەواو نەبووە یعنی تۆ ئەمە کێشە هەر زیاتر ئەبێت کێشە بەردەوامتر ئەبێت لەوانەیە زیاتر ڕقیان لەیەک بێ ئەو ژن و مێردە وەک لەوەی کە تۆ بە چەند جەرسەیەک تەواوبی کێشەکان بگاتە بڵێ ئامانجی خۆی ئەتر هەر یەکە و ئەوەی ئێوێ بگاتێ بەس بەداخۆ ئێمە بەڕاستی ڕۆتینیاتی داوا زۆری داوا کەمی حاکمەکانمان لە مەحکەمە زۆر یعنی بەدەگمەن ئیشەکان ینی ئەچێتە ئامانجی خۆی زۆرترین شت ئێمە کە پێویستە بیکەین هەموارکردنەوەی هەندێک یاسایە نە گۆڕینی یاسایان دەرکردنی یاسایە ئێستا ئێمە لە قانونی بڵین تون ئەنفی ئوسەریە یعنی چەند نوقاتێکی تایە ئێمە بچین هەمواریکەین و نەخ یاسایەکی کەدانی چونکە یاسادانان بەڕاستی گاڵتە نیە یعنی تۆ چەند مشەڕەحێکە ئەبێدانیشن چەند یاساناسێکە هەروە بە ئاسانیش وەرناگیرێت تۆ ئێمە لە وڵاتێکین یعنی تۆ کە یاسا و دەرکریانە بێ هەموو بواری یاساکانی کە یعنی تۆ ئەبێ هەموو لایەنەکان ببینی نەک تۆ بەستەنها یاسایە دەرکەیت و تەواو بەڕاستی ئێمە یاسای باشمان هەیە بەڵام جێبەجێکردنیشان تۆزێ سەختە لە لای ئێمە یعنی چونکە ئەتر مەسەلەن ئەمە نازام ئەوانەی کە لە ناو خەڵکا بە واستەیە یاساکە بەلایە ئەبرێ
ترسی ژنەکەیە تەنازول ئەکا لەو شکاتێک کە کردوێتی یعنی نازانی بەرەو چۆڕوا زۆر جار تۆ ساڵێکە لەگەڵ ئافرەتێکە ئەڕۆی کێشەکەی بۆ ئەبیتە پێشێ ئەوەی کە پێویستە کردوتە سەرەکەی لە ئەخیرا تەنازولەکە لەو شکاتێک کە کردوێتی یعنی تۆ هیچ وەکو هیچ نەکردی بێ وایە لەبەرەوەی تەنازول ئەتر ئەوەیە کە تۆ ئەو زەنامە چی بەرامبەر کرابێ لی خۆشە بێت لێ خۆشببوونە لەو شخصە کە تۆ لێشی خۆشببووی یعنی من لە حەق خۆم خۆش بم حەقە شخصێکەکەم نامێنێ ئەو عقوبە نادرێ حەقێکی ئامی بچوو گەگەر مادەکەتیە بێ حەق ئامەکەی ئەدرێ ئەوەیان لەبەر ئەوە ئێمە ئەبێ بزانین ئێمە ئەبێ بەڕاستی ژن ترسی نەمێنێ لە چیە لە تۆمارکردنی سکاڵا یعنی ئێمە کاتێکە من ترسم هەبوو بەڕاستیە تا ئێوارە بزانم یاسا هەیە بزانم حەقم ناخورێ بزانم بەرامبەرم یعنی حەقم بەدەست ئێنمەوە بەڵام کە ترسم هەبوو یعنی ناتوانێت خطوە بەرەو پێشەوە بڕۆم بەڕاستی ژەر بە تەوعیەیە یعنی بە وشیارکردنەوەی ئەو ژنانە بەکردنەوەی سیمینار بۆیان ئەتر یعنی فێریان کرد کە تۆ بە تەنیانی تۆ یاسا پشتگیرتە تۆ ئەگەر شکاتکەی ئەمە عیبە نییە ئەمە یعنی نابێتە عیبێکی کۆمەڵایەتی بۆت ساڵی 2021 بەڕاستی هەروکو ساڵەکانی تر بۆ ژن بەڕاستی نەهامەتی بوو چونکە وەکو خۆشتان ئاگادارن ڕۆژانە ژن ئەکوژرێت ڕۆژانە دەستدرێژی ئەکرێتە سەر ژنگیە چڵی پێ ئەکرێت بوختان بە ژنان ئەکرێت لە ئاستی سەرەوەی حکوومەتە ئەوانە هەموو کارەساتی گەورن کە ڕوبەڕووی ژن ئەبێتەوە بەڕاستی بەگشتی ئەڵێم چکە چی ژنی چالاکەوان بێت چی ژنی ماڵەوە بێت چی ژنی لە دائیرەکانە بێت لەناو حیزب و ڕێکخراوەکانە بێ ئەوانە هەموو ڕوبەڕووی زۆر کاری خراپە بنەوە زۆر هەڵوێستی خراپە بنەوە ئەوانش بۆ ژن بۆ هەمومان ئەوە یعنی ناخۆشە کارەساتە بەڕاستی لەبەرەوە ئەتوانم بڵێم چەندە بەعام بەگشتی نەک تەنها بڵێن لە هەرێم بۆ ژن هەندێک هەنگاو کە ژن بۆ خۆی یعنی بەهێز و توانای خۆی هەنگاوی هاوێشتووە مەسەلا هەتا لە جیهاندا کە زۆرێک لە ژن هەتا ژنانی کوردن کە لە وڵاتانی تر مەسەلا لە شوێنەکانیا پلەی یەکەمین بەدەستهێنن یا خەڵات بەدەستهێننیان کۆمەڵی دەستکەوت بەدەستهێنن ئەوانە لەلایەک بەڵام زیاتر نەهامەتی و کارەساتەکان کە ڕوبەڕووی ژنان ئەبنەوە زۆرترە بەرامبەر ئەوەی کە ئەو دەستکەوتانەی کە ژنان خۆیان بە چنگەکڕێ و بە زۆری خۆیان بەدەستی ئەهێنن ئێمە ژنان لە هەموو چین و توێژەکانە و لە هەموو پلەپۆستەکانە ئەگەر یەک ڕێز بین ئەگەر پشتیوانی یەک بین ئەگەر بە یەک دەنگ تێکۆشان بکەین بۆ هۆشیاری ژنان و بۆ ئەو هەڵوێستە ناشیرینانەی کە بەرامبەر ژنان ئەکرێت ئەو هەموو تند و تیژی و کوشتن و دەست درێژی بوختانانی بۆ ژنان ئەکرێت بەڕاستی ئەتوانین هەنگاوی گەورە بەهاوێژین و پشتیوانی یەکتری بکەین ئەتوانین کاری باشتر بکەین بەڵام نەکراوە و ئەو ژنە چالەگوان و ئازادی خوازانەی کە وەکو تاگ وەکو بڵین ڕێکخراوی تر کە ئەیانەوێ کارێک بکەن لە بواری ژنە کەم ئەمێنن یعنی بێ پشتیوان ئەمێنن لاواز ئەمێنێت چکا بەڕاستی پشتیوانێکی گەورە نییە لەو لایەنانەوە لەبەرەوە نەمانتوانیە بە تەواوی پشتیوانی یەکتر بین و بتوانین بۆ پرسەکانی ژنان بۆ هەمومان چکە هەمومان ڕوبەڕووی ئەو شتانە ئەبینەوە ڕۆژانە نەمانتوانێت ئەو هەنگاوە گەورانە بەهاوێژی لەبەر ئەوە پێویستە هەمومان مەسەلا لە خوێندنگاکانەوە لە ژنانی ماڵەوە لە ژنانی کە لە شوێنەکان ئیشەکەن ئەوانە هەموو بتوانین دەستی خۆمان بەهاوێژین کە کار و چالاکی بکەین کە هۆشیاری یعنی هۆشیار بینەوە هەمومان پێویستمان پێێتی نەک ئێمە بڵێن ئێمەی چالاگوان ئیتر پێویستمان بە خۆپەروەردەکردن و خۆ هۆشیارکردنەوەنی هەر ئەو ژنانە پێویستیان پێێتی نەخێر ئێمە ڕۆژانە پێویستمان بە خۆ هۆشیارکردنەوە و خۆپەروەردەکردن هەیە بۆ ئەوەی بتوانین زیاتر هەنگاو بەهاوێژین و زیاتر کار لەو چوارچێوەیە بکەین بۆ ئەوە بۆ پێویستە بۆ داهاتوو هەموو ژنان پێکەوە چی ژنانی ناو حیزب بۆ حکوومەت و ڕێکخراوەکان و هەموو چین و توێژەکان مامۆستایان چینی ڕۆشن بیران هونەرمەندان هەمومان پێکەوە بتوانین بە هەزرێکی ژنانە تێکۆشان بکەین بۆ ئەوەی بتوانین هیچ نەبێ ئەو کارەساتانەی ئەو دەست درێژی و کوشتن و تند و تیژانەی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە هیچ نەبێ کەمی بکەینەوە.